بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. وأيها طاعات وعبادت من لقبولك روجي مانجي رمضان بيروس لهم لايك من ورقري بخاد السرترا ذوي شاككاني دانا من اللهم آمين. مسلمان خوشويستكان درزي سهم من قشنا بابتي سورة تفسيري سورة كهف قشتين آيتي نو. خواهي پروردگار باسی قصي ياراني أشكوت أصحاب
خۆی کارەکان باسن سێنە تەوەکل بکەنە سەر خوا لەم زەمانە تەوەکل زۆر خەڵک وای یاد تەوەکلی لەسەر خوا زۆر وا ئەزانێ ئەگەر خۆی ئیش نەکا ئیتی دەبەسە وا ئەزانێ حەڵقەی نەبێ ڕزقی کە پەیدا نەبێ وا ئەزانێ ئەو مەعاشە نێ بۆ ئەمانە سەبەبە بۆ کار شتێکی چاک بەڵام وریا شەیطان یەواش یەواشات لێ نەکا اعتقاد و بیر و باوەڕت وا لێ بکا بێژی بۆ خوایە ئەو عاتقە لێ لەبەرسە ئەمە خەتە بێژی بۆ خوایە ئەو دوکانەم لێ لەبەرسە مەبین وان نییە ئەوە هۆکارێکە سەبەبێکە بەڵام تۆ تەوەکل لەسەر خوا خوا بۆ دوکان بۆ ڕاتەوە بۆ ئەوەی کە هەتە هەمووی ڕستێکی چاک و باش لێ خوا چوارەمیان ئیخلاس هەموو شتێک ناشی بۆ کارە ئیمانداری بەخوا ئیسە مندانی دەشتومە لە خزمەتی جەنابەکان قادێکی جوان خۆم ڕێخست و هاتوومە لە خزمەتی بۆ خوایە چەندێک یار بووم ئەمە ڕێخست و حازرم کردو هاتووم لێرە ئەڵێمەوە